بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاوتان لەبێت بینەرا بەڕێز و خۆشەویستەکانی بەرنامەی دین و دنیا خۆشحاڵین لە ئەڵقە و دەرفەتێکی تازەیە بە خزمەتەوەی بەڕێز و خۆشەویست ئەگەینەوە. گۆڕانکاری وەک دەوترێ سونەتێکی ژیانە. ئایا ئەمە بۆ دینیش دیسان دەستەواژە و قسەیەکی دروستە یان نا؟ دەکرێت ئێمە گۆڕانکاری یان نوێبوونەوە با بڵێن لە کاروباری دینیماندا بکەین؟ ئایا ئەمە ڕێگە پێدراوە لەسەر فەرمانی پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وەسەلام و قانونێکی قورئانیە یان نا؟ ئەگەر دروستە چۆنی دەکرێت و میکانیزمەکەی چۆنە؟ ئەوانە کێن کە دەبنە موجەدید؟ لەسەر ئەم بابەتە لەگەڵ بەڕێز مامۆستا یاسین حەسەن بانخواز میوانی بەرنامەکەمان گفتوگۆکەین. مامۆستای بەڕێز بە گەرمی بەخێرهاتنتانەکەین. بەخێر بن. هەمیشە ئەم قسەیەمان گوێ لێ دەبێ لە کاروباری ژیانی ڕۆژانەمانە. گۆڕانکاری نوێبوونەوە سونەتێکی ژیانە، سونەتێکی حیاتیە. ئایا ئەم دەستەواژەیە، ئەم داواکاریە لە چوارچەوەی دینداریشە جێگەی دەبێتەوە؟ بسم الله الرحمن الرحيم الحمد لله وصلى الله وسلم على سيدنا محمد رسول الله وآله وصحبه وموالاه. سپاس مامۆستا عەباس و ئەم دەرفەتە و ڕێز و سپاس و خۆشەویستیم بۆ بینەرانی ڕێزداری شاشە جوانەکەی پێیان. زۆر سپاس. بێگومان سەرنجێکی جوانە کە بوو تێ ژیان لە نوێبوونەوەدایە. ئایا ئەم مەودایە دین ئەگرێتەوە یان نا؟ لە ڕاستیە هەموو کایەکانی ژیان ئەگەر نوێبوونەوە نەبێت ئینسان تووشی جۆرێک لە مەلەل و بێزاری و ناڕەحەتی و سەختگیری ئەبێ. لە ماڵێکە ئینسان پێویست بەوەکە کە گۆڕانکاری لە نێو ماڵەکەی خۆیان بکە، لە مەزرعەیەکە بە هەمان شێوە. ئەگەر ئیبداع و داهێنان و نوێبوونەوە نەبێت، ژیان ڕەنگە بە چەق بەستویی لە یەک ئاستا بمێنێتەوە، پێشکەوتن بە خۆیەوە نەبینێ. نوێبوونەوە هەموو قۆناغەکانی ژیان ئەگرێتەوە. پێشکەوتن و تەتەووری ژیان ئەوەمان پیشان ئەیە و حەقیقەتی ژیانش ئەوە ئاخوازێ. دینیش وەکو یەکێک لە کایە گرنگەکانی ژیان بێگومان بەدەر نییە لەم بازنە و حاڵەتی نوێبوونەوەیە. بەڵام دین ثەوابیتی هەیە لەگەڵ متەغەیرات، چەسپاوەکان و حاڵەتە گۆڕاوەکانی هەیە. ڕەنگە مامەڵەکردن لە بواری نوێبوونەوە و بازنەی نوێبوونەوە لەگەڵ دین بەتایبەت ئیسلام جیاواز بێ وەک لە کایەکانی تر. زۆر کایە هەیە ئیحتیمال هەیە تەنها کۆتوبەندێکی ئەخلاقی ڕێگەی لێگرت بێ، بەس لە ئیسلام ئەوانە. کۆتوبەندی ترمان هەیە، کۆمەڵێک قویودمان هەیە لە ڕێگەی ئاسمانەوە کە دانراوە ئەوش دەقا ئاینیەکانە، قەیدەکانش بۆ بەرژەوەندی ئینسانەکان داناوە و دیاری کراوە. ئەم نوێبوونەوەیە ئەبێ ئێمە لێ بکۆڵینەوە، بزانین نوێبوونەوە لە بۆ ڕووخاندنە یاخود بنیاننانە. نوێبوونەوە لە دینە ئایا کەسانی سیاسی و دەسەڵاتدارەکان ئەیکەن یاخود زانایان ئەیکەن؟ نیەتەکانی پشت نوێبوونەوە بخوێنینەوە. نوێبوونەوە لە چ کایەیەکە؟ نوێبوونەوە ئایا ئەکرێت لە دەقەدینەکانە بکرێ؟ ئایا ئەکرێت لە تێگەشتنی دینیا بکرێ؟ ئایا ئەکرێت لە فیقی دینیا بکرێ؟ ئایا ئەکرێت لە سەردەمە جیاوازەکانی مامەڵەکردن لەگەڵ دینا بکرێ؟ ئایا لە چەسپاوەکان و لە گۆڕانکاریەکانە ئەکرێ؟ ئایا لە فتوایە ئەکرێ؟ زۆر بوار ئەگرێتەوانە کە پێویستە ئێمە بە وردی لێکۆڵینەوەی لەسەر بکەین. زانایانی ئیسلام لە قۆناغی نوێیە و لە ڕابردووشە ئاماژیان کردووە بە نوێبوونەوە لە دینە، ئەوەی کە ئاعتیقادە بێگومان نوێبوونەوەی تیان ناکرێت، چونکە لە ئالیاتە لەوانەیە، بەس لە خودی ئاعتیقادەکە ناکرێت، بۆن من لە عیباداتە ناکرێت، بەس لە مامەڵاتە، لە مامەڵە و هەڵسوکەوتەکانە ئەوە بەبێ نوێبوونەوە مستەحیلەکە ئاینش پێش بکەوێ. لە ئیقتیسادا ئەبێ بکرێت، لە سیستمی سیاسیە ئەبێ بکرێت، لە قەضا و لە ئیدارە و بەڕێوەبردنا ئەبێ نوێبوونەوە بکرێت. ئەگەرنا دینەکەش بە چەق بەستووی بابەتە تا چەند لەگەڵ بیدعەیە تێکەڵە بێ و نزیکە بێتەوە چوزانم بەریەکەوتن تیاندا، چونکە بیدعە زۆر بابەتێکی هەستیار و قەدەغە کراوە. شتەکانمان ئێمە ئەبێ و حەقەتە بزانین کە
متداخلة بدعة لقل مقاصدها لقل أصول فقهها لقل فقه مفاسد ومصالحها لقل فقه أزماتها لقل فقه أولوياتها لقل فقه موازناتها لقل فقه أولوياتها همو أمانة أتوانين بلين جورشت قليك لم سردما باخي زوري في أدري بدعاء إما باسي أو مع كرك مجال اعتقاد ناقلته مجال عبادات ناقلته أصل الاعتقاد ولا عباداته أو ثوابته أو كتوقيفية أصل معاملاته أو كأبيل عباداته أبيل دقيق ما هبي أمر ما بيبكى عبادة بكني اعتقاد ما نوابه لمعاملاته أبيل دقيق هبي الرجري ما اللي بكى كجورة معاملة نكين بويا الدرجاي عبا معاملات زوزو برفراوانة أبي اشتيك بك الرجري ما اللي بكى اللي روا إما أجابتشنا جیهانی تجدید و نوێبوونەوە یاخود نوێکردنەوە ئەتوانین بڵێن پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمانی پێکردووە جارێکا بەر لەوە ئەگەر نوێبوونەوە نەبێ لە ئالیاتە ئێمە ئەبێ پێش ئەوە باسی وەشکەین ئایا نوێبوونەوە لە دینە یاخود لە خیتابی دینیە نوێبوونەوە لە دینە ئەکرێ یاخود لە گوتارە لە ئیسلامە ئەکرێ یان لە گوتارە دینیەکە یاخود لە ئالیات و ئامراز و گەیاندن و جۆری بانگەواز و ئەوشتانە ئەکرێ کەواتە وەڵامەکە کامەیانە وەڵامەکە ئێمە ئەتوانین تەفسیلێکی هێمیش یعنی بە نمونە بێنمەوە باش ئەگەر سێریکین بانگ وەختی خۆی بەدەم دراوە تەنها بەدەنگ بووە ئەم بانگە تەتەوری کردووە لە دواییە لە سەربانێکی بەرز بۆ نمونە دوایی لەوانەی خەڵکانێکی زۆر دەنگ بەرزیان هێنابێ باش ئەنجا منارەیەک کراوە گومەزیەکی بەرز کراوە چونەتە ئەوێ بۆی دەنگکە زۆر فراوان بێ بڕوە هەندێک شێوازی هەندەسی دەنگیشان بەکارهێنایە بۆی دەنگەکە بگاتە دوورترین شوێن لە دوایە بۆ بە مکەبیراتی دەنگ بڵندگۆکان لە مزگەوتەکانە لە دواییە لە تەلەڤیزیۆنەوە لێ دراوە ئێستا لە هەموو مۆبایلەکە هەیە ماوەیەکی تر ڕەنگە گۆڕانکاری بەسەرابێ ئەمە تەجدیدە ئەمە جۆر حاڵەتێکە لە نوێبوونەوە لە خودی دینەکە ممکن نییە کە بکرێت ڕەنگە فەهمە دینەکە ممکنە تیا بکرێت بەس لە خیتابی دینایە لە ئامرازی گەیاندنی دینایە لە تێگەیشتنی دەق ئاینەکانە ممکنەوە کە تەجدید بکرێت نوێبوونەوە بکرێت پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لحديثك أبو داود رواياتي كردوا فرمين إن الله يبعث لهذه الأمة على رأس كل 100 سنة من يجدد لها دينها لرواياتك على أمر دينها بس أصح أويك على دينك بونيو أكاتو نيو كردنوي الدين بيقومان زور بوهر أقريتو معاملة كردن أقريتو لقل دقة كان لقل دقة شرعي كان لقل وحي أخوي الدين شيء بريتيا لوحي دين بريتيا لوحي لقل أويك لوحي وورأجيره إيما چون كارك أكين واقعي خومن لقل دينها بقونجانين يا چون أم وحي دا بزني تسر أم واقعة أم جورة بيوندية إيما بسمان كبيوتي قتال يا دابزانني دق دينيا كان ما بسمان تجديد كدنا لم شوازيها لكونا خطابي ديني بشوازيك بوا وردو قران كاري بس أما في دوتري ما وصى مثلا أجر اشتكوا بيت جنجان ديني خطاب ديني كي لقل كاتو ساعته كان يوسر دمية لقل بارودوخه كان يوسر دمية أكريت ببي تطوري إنسان خطاب ديني كش تطور بك ببي قشي مروف لسرزوي خطاب ديني كش قش بك وقتي خوي بشوازك آين جينداو أمره بشوازك ترى جينده شاب كردن نبو أمره شاب كردن هي مزگەوتەکان بەم شێوازە نەبوون و چەند قات نەبوون بڵنگۆ نەبوو ئێستا بە شێوازێکی تر هەیە لە تەلەڤیزیۆن و قورئان نەخوێنداوە بەرامیز نەبوو ئێستا هەیە علومەکان نەبوون زانستە شەرعیەکان لە سەردەمی ئیسلامیان نەبووە تەجوید بەو شێوازە نەبووە وصولی فقه بەو شێوازە نەبووە باشە فقه بەو شێوازە تەدوین نەکراوە بەڵام گۆڕانکاری تیا کراوە ئەمە ضرورەت وە ئەخوازێت تۆ لەگەڵ پێشکەوتنی ئینسانەکانە گوتارە دینەکە ئەمەیکەباسەیەکی مەسەلەن ئەم داهێنان و مامڵین تطورات و بابەتانە پێی دەوترێت تەجدیدیان ئێمە بە پێی تێگەیشتنمان لە فەرمودەکە چاوەڕێی کەسێ بکەین کە بێت و مەسەلەن بانگەشە بکە کە ئێمە بەم ئاراستەیە دینداریەک ئەم نوێبوونەوە یان نوێکردنەوەی دین ئایا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە ئەفەرمێ من یوجدد لها دینەها مەبەستی پێی تاکە کەسێکە یان بەستی پێ دەستگایەکە یان پەسی پێ موئەسەسەیەکی سیاسیە
یا زانایەکی باڵادەستە یاخود دەسەڵاتدارێکە کە ئەمری متەنەفیزە و تواناو دەسەڵات و هەیمانەی هەیە. زانایان باسییان لەمانە هەموو کردووە، هەموو ئەم بوارانە ئەگرێتەوە. ئەوەی کە گرنگە دوو سەرنجەیە. سەرنجێک ئەوەی کە ئەوێ نوێبوونەوە لە دینە بکە بەنیەتێکی پاکەوە و ئاستێکی زانستی بەرجەستەی هەیە. ئەمە شتێکە کەسانێکی سیاسیش دێن کە ئەیانوێ نوێبوونەوە لە دینە بکەن، ئەمە شتێکی ترە. ئەوانەی کە سیاسین بۆ نمونە سیسی لەم دواییە باس لە تەجدیدی خیتابی دینیەکە. ماکرۆن لە چەند ماوەی ڕابردووە باسی لە نوێبوونەوەی دینەکەەوە لەگەڵ ئەردۆگان کەوتنە هەندێک مەشاداتی ئیسلام لە قەیرانایە پێویستە، ئیسلام لە قەیرانایە پێویست بە گۆڕانکاری و نوێبوونەوە ئەکە. لە کۆنی شەو ئەم حاڵەتانە بوو خەڵکانی ئێستا پێیا بوون بۆ نمونە دێن داوای تەجدیدی خیتابی دینیەکەن ئەیانوێ عەرق حەڵالکەن. کەواتە دەشێت لە هەندێک حاڵەتە خەڵکێک یان کۆمەڵە خەڵکانێک ئەم بانگەشەیە بانگەوازێک چۆن لەگەڵ ئەسڵەکەی ئێمە جێ بکەینەوە. دەستگایەک ئەتوانێت بیکە، مؤسسەیەک ئەتوانێت بیکە، منتەدایەکی باش ئەتوانێت بیکە، خۆ دەسەڵاتدارێک حاکمێکی سیاسی ئەگەر نیەتێکی پاکی هەبێ ئەتوانێت ئەوش بیکات. ئێستا محەممەد سەلمان لە سعودی خەریکی ئەم تەجدیدە خیتابە دینیە کە یەوێت ئەو بۆ سعودی هەزیاتە هەولێ بەرەو حاڵەتێ لە اعتیدالی بەرێ ئەزانێت کەوا گیریان خواردووە بەدەست هەندێک خیتابی توندەوە، خۆیان ئالوودە بوون، خۆیان گیریان خواردووە بەدەست جۆرێک لە خیتابەوە لەم دواییە خەریکە گۆڕانکاریان بەسەرادێ، ینی مامەڵەکردن لەگەڵ حەدیثی ئەحاد و حادیثی متەواتیر و ئەم جۆرەشتانە ئێوە گۆڕانکاری بەسەرابێنێ. ئێستا لە ڕابردووە لە ئەوساتی سعودیە کەسێک نەبوو کە بڵێ دەرکردنی زەکاتی سەرفترا بە نەقت بە پارە جائیزە. ئێستا زۆرێک لەوانەی کە زۆر تون بوون لەسەر ئەم بوارە خۆیان لەسەر تەلەڤیزیۆن ئابین کە دێن ئێستا دروست ئەمە جۆرێک لە نوێبوونەوەیە. با پرسیارەکە ڕوونتر بکەین، ئەگونجێ ئەگەر ڕێگە پێدراوە هەر کەسێک یا هەر لایەنێک بێت بانگەشە بکا بە ناوی تەجدیدی دینەوە مەسەڵەن گۆڕانکاری لە کۆمەڵێک بابەتی دینداری نەخێر، چونکە لە کۆتاییە تەجدید بریتیە لە فتوە. مامۆستا عەباس مامەڵەکردن لەگەڵ ئەم دۆسیەیە وتبینێکی زۆری ئەوێت. ئیمامی شافعی ئەفەرمێ 20 ساڵ ڕوانیم ئەڵێ نەظەرت إلى ئەیامی الناس، ئەڵێ 20 ساڵ ئیقامەی ئەوەم کرد کە ئەمڕوانی بۆ حاڵەتی خەڵکی بزانم، حاڵەتی خەڵکی چۆنە، بۆ ئەوەی بەو شێوازە لە ڕووی فیقی و مامەڵەیان لەگەڵا بکەم. ئەحواڵی خەڵک جەنگە، ئاشتیە، قەزایە، اقتصادە، شەڕ و شۆڕە، پێکدادانە، باشە حاڵەتی کۆمەڵاتیە، هەموو بوارەکان ئەگرێتەوە. ئالیەتی تەجدیدی یەکەم ئەوەیە کە بتوانانی چۆن مامەڵە لەگەڵ هەڵسوکەوتەکانی کۆمەلگایە بکەی. دین هەمووی نەفع و هەمووی سوودە هاتۆ بۆ تاکەکانی کۆمەلگە و بۆ کۆمەلگە و بەشەریەت ڕەحمەتە بۆ هەر هەمووی. دین نیقمەت نییە. ئاراستە وەرگرتنی دین بە ئاراستەی لێدان، کوشت و بڕین، بە ئاراستەی تونڕەوی، بە ئاراستەی شکست هێنان بە ئینسان، بە ئاراستەی ئاژاوەنانەوە، بە ئاراستەی هەڵبرین و نەهێشتن و لابردن و لادانی حیوار و توێش لە نێوان ئینسانەکان، لە نێوان ئەدیانەکان، ئەمە ئاراستەیەکی دینی نییە. بەڵکو دین هاتووە کە سوود بە خەڵکی بە مرۆڤەکان بە شێوەیەکی گشتی بگەێنێ. ئێمە کە باس لە تەجدیدی دینی ئەکەین، باس لە گۆڕین دەقەکان ناکەین، باس لە مەفاهیم و لە چەمکەکان ناکەین، باس لەوە ئەکەین ئەم دینە چۆن مامەڵەی پێ بکەین لەگەڵ ئەم کۆمەلگەیە، ئەم کۆمەلگەی چۆن مامەڵە بکە لەگەڵ ئەم دینەیە. ناکرێت فەهمی کەسێک 100 ساڵ لەمەوە پێش بۆ قورئان بە شێوازێ بوو بێ ئەمڕۆ هەمان شێواز مامەڵەمان هەبێت. لەگەڵ ڕێز و حورمەتمان ئێمە بۆ چەمکەی اعتیقادیەکان لە ڕابردووە و ئیتیفاقی ئەهلی سونە و جەماعە بووە کە کیتاب و سونە بە فەهمی سەلەفی ئوممە. هەمووان من قۆم قەنەعەتم وایە کە ئەگەر ئەم چەمکە نەبێ، ئەم قەیدە نەبێ، ئەم هاوکێشەیە نەبێ، دین بە جۆرێکی لێ کە نایناسیتەوە. ناشتوانم لەم چەمکە لادەم هەتا بەدیلێکم بۆ دروست نەبێت. بەدیلێک دێتە پێشەوە ببێ بە بەدیلی ئەوەی کتاب و سونە بە فەهمی سەلەفی ئوممە، ئەو جار ئەتوانی بەدیلێکە لای هەمووان مەقبول بێ، ئەو جار ئەتوانی مامەڵەیەکی دروستکەی لەگەڵ تەجدیدە. ئێستا ئێمە لە سیراعین، ڕاستەکەی هەتا ئێستا نەگەشتونە نەتیجە، نەگەشتن پێناسێکی تەوا بۆ تەجدید. هەندێک چەمەک هەیە پێناسەی قورسە لەم سەردەمەیە، عەلمانیت پێناسی قورسە، ئێرهاب پێناسەی قورسە، مافی مرۆڤ پێناسەی قورسە، ئەخلاق کێشە هەیە لە پێناسەکردنی ئەخلاقا، دوو پێناسە دەست ناکەوێت، سەدان پێناسەی هەیە. مەسەلەی دادگەری
پێناسەکەی قورسە هەتا ئەسە متفقنی لەسەری مەسەلەی تەجدیدش نوێکردنەوە بەتایبەت لە دینە لە خیتابی دینیە هەتا ئێستا پێناسەیەکی ڕاست و دروستمان نییە و پێناسەکەی زۆر قورسە بەڵام ئەوەندەیە کە ئەڵێ نوێکردنەوە لە گوتاری دینیە کە بگونجێ لەگەڵ ئەم سەردەمەیە کە بە حکمت ئینسان بتوانێت مامەڵە بکە دەرەنجامی چی دەرەنجامی کۆمەڵێک گرفت و کێشە و ئاژاوە کە ڕوویاوە لە کۆمەڵگەیە ئەمەش لە بەرژەوەندی ئیسلام و مسلمانانە مامۆستا ئەمە تەنها ئەتوانین بڵێن ڕێگە پێدراوە ئەوەندە بەسە یان ئەبێ بڵین زەرورەتە کامیانە ببۆ چوونی من لە ڕێگە نەک ڕێگە پێدراوە یعنی ڕێگە پێدراوە پێغەمبەری خوا ساسم خۆی ئاماژەی پێکە بەڵکو ئەتوانین بڵین ضرورەتە و لە ضرورەتش ڕەنگە تەجاوزکە جاری وایە بتوانین بڵێن فەرزە بۆی ئەو دینە لە ڕەکبی حەزاری ئینسان دوانەکەوێ هاوشانی کۆمەڵگە بەڕێوە بچێت و فریای چارەسەرکردنی گرفت و کێشەکانی کۆمەڵگە بکەوێ ئێمە پێویستیمان بۆ هەیەکە موەسسەساتی نوێمان هەبێ لە بواری تەجدیدا و مەداریسمان هەبێ بۆ پێگەیاندنی خەڵکانێک کە ئەم دۆسیە لە ئەستۆ بگرن بۆ نوێبوونەوە لە کاری دینی و بواری دینی ناکرێ کۆمەڵگە بەرەو پێش بڕوا بەڵام ئێمە تەفسیری نوێمان نەبێ بۆ دەقە ئاینیەکان ناکرێت هەنێ دەقمان هەیە ئەکرێت هەڵ ئەگرێ کە بە هەنێ دەقمان هەیە بۆ نمونە حەمالەت الئەوجوهە هەڵ ئەگرێ لە کۆنا بۆ نمونە لێکدانەیەکی بۆ کرابێ ئێستا بە ئیجتیهادێکی جەماعی زانایانێکی معتەبەر بێن ئیجتیهادێ بکەن لێکدانەوەیەکی تری بۆ بکەن بۆ ئەم دەقە ئاینیە لەمەیشە لەم سەردەمەی ئێستای خۆمانە مناوەشاتێک دروست بووە خەڵکێک ئێستا دێتە پێشەوە کە قساکە محەممەد ئەبوو زەهرە قسەی بۆ لەم بوارەیە بۆ نمونە محمود شەلتوت قسەی بوو عەبدولحەلیم محمود قسەی بووە محەممەد عەبدا قسەی بووە مەسەلەن ئەوان ئەڵێن یوسف قەرضاوی ئێستا قسەیە ئێستا ئەوان بانگەشەی ئیجتیهادی نوێیەکەن ئیجتیهادی نوێیەکەن یعنی بۆ نمونە هەندێک سیفەتی مجتەهیدیان هەیە ئەمان لە ئاستێکی بەرزی دینیا بوون هەندێک ئەمان ئەوانی کە باسم کردن وەکو محمود شەلتوت و وەکو عەبدولحەلیم ئەمانە یەکی وەکو حەسەن بەنا بەڕەحمەت بێ بە مجەدید ێزانن بەیەکێک لەوانە کە نوێکاری کردو لە بواری دینیە یەخۆ حەسەن بەنا فەقیه نەبووە ئوسوولێکی زۆر بەهێز نەبووە بەس لە بواری داعوە و کارە جەماعی ئیسلامیەکەیە بەتایبەت لە بواری داعویەکەیە بێگومان گۆڕانکاریی گەورەی دروست کردووە لە گەیاندنی خیتابی دینی وێناکردنی دین بە شێوازێکی تر و گەیاندنی بە تاکتاکی کۆمەڵگە بەکارهێنانی بۆ چارەسەرکردنی کێشە کۆمەڵاتیەکان ئەمە گۆڕانکاری گەورەی کردووە محەممەد عەبدا کە چووە لە تونس کتێبی موافقاتی ئیمامی شاتیبی تەبەن غوباری لەسەر نیشت بوو لە مەکتەبەکان نووسی کە نووسی هەڵی گرت و لێ خوێندەوەتی من بە دوای ئەمە ئەگەڕێم کە لە مەقالە بواری مەقاسیدا ئیشم بۆ بکە کە هێناوێتی لە میسر یەکەم جار ئەو چاپی کردووە محەممەد عەبدە بۆیە ئاماژەی ئەوی پێکرێت کە جۆرێک لە نوێکاری هەبووە لە بواری دینیە تەنانەت لە کۆنایەکی خۆ ئیبن ڕشدش ئەم نەزعیتیا بووە ئیبن ڕشد طبعاً لێی دراوە طبعاً ئیمامی غەزالی کە کەوتۆتە جەدەلێکی توندەوە لەگەڵ یا کە تەفەعات الفەلاسیفە و تەهافت و ئەم جۆرە شتانە دانراوە ئیبن خەلدون بانگەشجا هەڵە بوو بێ یاخۆ ڕاست بوو بێ بانگەشەکەی ئەوە بووە کە ئێمە ئەبێ کارێک بکەین ئەم دینە لەگەڵ ڕەکبی حەضاری و شارستانەتی و تەمەدونی ئینسانیا بڕوا نابێ دواکەوێ ئەبێ ئیجتیهادی نوێمان هەبێ ئەبێ نوێبوونەوەمان هەبێ ناکری ئێمە پەیوەست بین بە کۆمەڵێ فەهم بۆ کۆمەڵێ دەق لە سەرەتا و هەتا کۆتا هەر بەم ئاستە بین تو ئەزانی لە سەردەمێکە دوو سێ سەدە بوو چاپخانە دروست بوو تابعە دروست بوو نەیانە هێشت کە قورئان چاپ بکرێ بۆ یانەوەی وڵاتی کوفارە جائز نییە کە شتێکی ئاوا بکرێ یانە ئەلم بابەتەمان زۆرە لەم شێوازەمان زۆر دەی ئێستا بۆ نمونە جۆرێک لە تەجدیدە چاپکردنی قورئان بە چاپخانەی نوێ جۆرێک لە تەجدیدە چاپکردنی ئەم هەموو کتێبە بە چاپخانەی نوێ بەڕێری ئەوانە چییە کە ئەمە بەجێ بابەتی خلافی ئەزان و پێیان وایە کە من پێم وایە بەشێکی عەلاقەی بە حاڵەتی دەرونی و نفسی ئینسانەکانەوە هەیە نفسێتێکی تایبەتیان هەیە یەک جۆر نفسێتیان هەیە ئەوانەی کە ئەو نەزعەیانتیا هەیە ئەنجا ترسێکیان هەیە لەوەی کە دین بڕوا بە ئاراستەیەک ئینحرافی پێ بکرێت کە نەناسرێتەوە بیدعە بێتە ناو دینەوە کە ئەمەش حادیسێکی مەشروعە بەڵام ئەکرێ ئێمە کۆمەڵێک زەوابەتی زۆر بەهێز دابنین بۆ ئەوەی کە گۆڕانکاری لە دینانە بێ لە ڕابردووە کۆمەڵی حرەکاتی باتینی
حرەکاتی منحریف دروست بوون زۆر کێشیان داوە مای کێشە و سەرێشە بوون لە ئومەتی ئیسلامیە و زیانی زۆریان گەیاندووە بە خیتابە دینیەکە و انحرافاتیان تیا کردووە انحرافی اعتقادی انحرافی ئەخلاقی انحراف لە بواری شبوهات و شەهەوات و هەموو بوارەکانە ئەڵێن ئەمە لە دەرەنجامی تەویلی نصوص و هەندێک لێکدانەوەی ناپەسەندەوە ئەم حرەکات و ئەم جەماعەتانە دروست بوون بۆیە ئێمە بێ ڕێگری بکەین لەوەی کە تەویلاتێک بکرێت کە دین هەڵی نەگرێ ئەوەش ڕێگرێکە چییە سەلەفی ئوممە چۆن تێگەشتووە لە قورئان و لە سنەتی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئێمەش ئەوەی لێ تێ بگەین لە بواری اعتقادا ئەمە پەسەندە لە بواری اعتقادا ئەمە پەسەندە بەس لە بواری مامەڵەکردنە ئەمە ناپەسەندە لە بواری تەعامل و گەیاندنی دین و خیتابی دینیە ئەمە ناپەسەندە لە ئیمامی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ هەستا ئیشی کرد بەکاری دەواوین سیستمێکی ئیداری فارسی بوو هەڵکردنی هەڵکەندنی خەندەق لە سەردەمی پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەمە سیاسەتی جەنگی فارسەکان بوو سەلمانی فارسی پێشنیاری کرد و اقتراحی کرد عقدی زەواج هەتا 200 ساڵ پێش ئێستاش لەوانەیە نەبوو بێ گرێبەستی هاوسەرگیری ئێستا ئێمە عقدی زەواجەیە سەدان شت لەم بابەتەمان هەیە کەمە پێوتێن نوێگەری یاخود نوێبوونەوە لە بواری دینیە بۆ چونکە ئەمە خوا نەخواستە بنەمایە لە بنەما سەرەکیەکانی ئیسلام هەڵناوەشێنێتەوە بەڵکو ئاسانکاری ئەکا بۆ گەیشتن بە گەشتنی ئیسلام بە هەمولایەک کەواتە ئێمە هەر شتێکە لەگەڵ نوێبوونەوە بێ لەگەڵ بنەمایەکی سەرەکی ئیسلام دەقێکی سەریحی ئیسلام تێگیرانی لەگەڵا دروست نەبێ پێچانە و دژ نەبێ زۆر ئاساییەکە ئێمە مامەڵی پێ بکەین ماوەستا بەڕێز ئەمە پێویستمان بە تێپەڕینی زەمانێکی دیاریکراو هەیە بۆ نمونە ئەوەندە ساڵ 100 ساڵ بۆ نمونە جا ڕێگە بە خۆمان بدەین تەجدید ئەنجام بدرێیان بانگەشە بۆ تەجدید بکریان مجتەهیدێک بێت و قسە لە تەجدیدی دین بکە یان ئەمە پێ نییە ملزەم نییە وەڵی فەرمودەکە ئەفەرمێ على رأس كل 100 سنة بەدەم لەم فەرمودەیە لە قورئانە مەجالێک بۆ تەجدیدی دین لە قورئانە مثلا خەڵق جدید و ئەم جۆرەشتانە هاتووە کەلیمەی جدید هاتووە بەس لە بواری تایبەتی خۆیان تەجدید طبعا زۆر شت ئەگرێتەوە یعنی ئەگەر پێناسەی تەجدید بکەین پێناسەی تەجدید چییە لای ئێمە تەجدید بریتیە لە بواری اعتقادی و عیبادیەکەیە بریتیە لە خاوێنکردنەوەی دین لەو تۆز و غوبار و بیدعەیە کە لێ نیشتووە بەپێی تێپەڕبوونی کات و زەمان ئەمە پێناسەی ئێمەیە بۆ تەجدید ئەگەر تەجدید بریتی بێ لە ڕوخاندنی بینایەک و دروستکردنەوە ئێمە ناپەسەندە ئەگەر تەجدید بریتی بێ لە بەجێهێشتنی ماڵێک و بچتە ماڵێکترەوە ئیستیبدالە ئەوە تەجدید نییە لە ڕاستیە تەجدید بریتیە ئەم مێزێکمان هەیە تەپڵێکێکمان هەیە کاتێکە پیس ئەبێ کاتێکە ئەڕوشێ شتێکی لێ بەسەردێ دەی دووبارە سافەکەیت و جوانەکەی تۆ پاکەکەیتەوە ئەو بریتە لە تەجدیدکردن تەجدید بریتی نییە لە گۆڕانکاری لە بنەما سەرەکیەکانی دینە نوێش نیوەڕۆ 4 کاتە تۆ بێ بڵێ منێکم بە دوورکات وەکو بڕقێ بە وەکو کێ محاولی ئەویان کرد هەندێک دەستەواژە لە قورئانە تەرکەن یا ئەوە تەجدید نییە ئەو وێرانکاریە یاخود هەندێک کەس ئەهاتن محاولی ئەویانە کرد ڕەمەزان بۆ نمونە لە کاتی گەرمایان نەبێ هەر بخرێتە کاتی زستان لە کاتێکە ڕۆژگار کوردە کورتە ئەمە تەجدید نییە ئەمە حکمەتی خۆی پەروەردگار لێرە بەرجەستە نابێ ئەگەر ڕەمەزانم گۆڕی یا خەڵکانێکی تر هەیە شتی سیر دێ لەم قۆناغای ئەستا مەدالیسی سیر پیا بووە خەڵکانێک هەیە کە فەهمێکی دینی تەواویان نییە وەکو عەرەب بەڵێ تەزەببوا قبل أن يتحصرموا بوون بە مێوەش بێ ئەوەی بە قۆناغی بەرسیلەبوو ناتێپەڕن ئەچنە سەر کەناڵە ئاسمانەکان لە خوانەوە فتوادەن بانگەشەی تەجدید لە دینە ئەکەن بانگەشەی ئەم ئاەتەوان نییە و حەدیسە ڕەفزەکەن بە ئارەزی خۆیان ئەمە قابلی قبول نییە بەڵکو ئەبێ خەڵکانێک بێن پاچکاری و خاکەنازکاری بکەن لەم بوارەیە کە ئاستێکی علمی و زانستی زۆر بەرزیان هەیە تۆمار کردووە و هەروەها خەڵکانێکی دڵسۆزن و هەروەها خەڵکانێکی نیەت پاکن ئێستا مەدارسی وامان هەیە بۆ مامەڵەکردن تەنان لە بواری مەقاسیدا لە بواری مەقاسیدا خەریکی انحرافاتێک دروستە بێ کە لە مەغریبی عەرەبی زۆر بایەخێکی باشن بە بواری مەقاصد لە مەشرقی ئیسلامیە
هەتا ئێستا ئەو بایەخە زۆرەمان نییە تازە خەریکە لە کۆلێژەی خوێندنی باڵایە ماستەرنامە و نامە و تێزی دکتۆرا ئەو بوارانی لەسەر ئەنووسری و خەڵکانێکی پسپۆر و متەخەسیس لەو بوارەیە دێنە بەرهەم. لە بواری مەقاسیدا ئێمە ئەگەر دیقەت بگرین سێ جۆر مامەڵەمان هەیە لە بواری مەقاسیدا. مەدرسەیەکی غەربیمان هەیە زۆر بەداخەوە، ئەم مەدرسە غەربیە کە ئەوێت تەجدید کا لە بواری دینیە، یعنی بۆ نمونە ئیسلام بکاتە ئەلمانی بەو واتایی کە ئیسلام دابڕێ لە سیاست، بەو واتایی کە هەندێک دەق هەیە لە مەناهیجی تربەویان نەهێڵێ، بەو واتایی کە تەقدیسی کەسایەتێکی وەکو سەلاحەدین و عوقبەی کوڕی نافع نەیەڵێ، بە کۆمەڵێ واتا و چەمکی تر کە ئەوێ دین تەفریقکە خاڵی بکاتەوە لە محتەوای خۆی و ڕوبەڕووبوونەوەی ئەلمانیەت و سێراع حەزارات و ئەو بوارانە کە ئەمانە دێن ئەڵێن کاکە دین بریتە لە مەقاسید تحقیقی مەقاسیدکە، ئیتر پەیوەستبوون و پابندبوون بە دەقەکانەوە ئەمە هیچ پێویستی و زەرورەتێکی نییە. یەکێک لەوانە ئەڵێ بۆ نمونە عەرەق حرامە. ئەگە بۆچی حرامە؟ لەبەر ئینسان سەرخۆشەکان مەشروب خەمر. ئەی ئەگەر ئینسانی سەرخۆش نەکرد ئەوە حرام نییە، کەسێک کە سەرخۆشی ناکا با بیخواتەوە. بۆ نمونە ئەڵێ حکمت لە بوونی حیجاب و سەرپۆشتیە ئەوەیە کە ئافرەت عیفەتیە بێ و داوێن پاک بێ. ئێگەر داوێن پاک بێ ئیتر پێویست ناکە بۆیکەوە سەرپۆشکان پارچە قوماشە چییە؟ ئەمە مەدرسەیەکی غەربی نوێیە کە ئینحرافیە، ئێوێ ئیسلام پوچەڵ بکاتەوە لە محتەوای خۆی خاڵی بکاتەوە. ئێمە بانگەشەمان ئەوەیە کە اعتیباری بۆدانن بێ بە هیچ جۆرێک ناوترێت تەجدید. ئەمە تەجدید نیە، ئەمە انحرافە. جۆرێکی ترمان هەیە، مەدرسەیەکی تر، مەدرسەیەکی ئەتوانین بڵێن دەقگەراییە، نوسوسیە، حرفیەن دەقەکان جێبەجێەکە کە ئەمە زۆر زۆر پڕمەترسیە. یعنی هەستەکەی لە پاکستان هەتا ئێستاش خەڵکەی بە حوشتر هەمشۆکە، هەستەکەی خەڵکیەکەی کە خۆی ناشوە، هەستەکەی خەڵکیەکەی یاڵێنە سونەتە ئیلابێ بۆ موشەنێکە ڕۆشتی گۆچانێکە بەدەستەوە بێ، هەستەکەی خەڵکانێک هەیە یعنی لە قۆناشتی سیر هەیە لەم بوارێشە. ئەم مەدرسەیەش تەبعەن مەدرسەی دەقگەراییە کە لە داودی ظاهری و بەڕەحمەت بێهاتووە، ئیبن حەزمی ظاهری تەدوینی کردووە. ئەمانە کۆمەڵێک لە ئاستی بەرزی عیلمیشە بوون. ئەمە پێچەوانەیە، یعنی معقول نییە بوترێت زۆر بەداخەوە بوترێت کەسێک ئەگەر پێغمبەری خوا صلی الله علیه و سلم نهی کردووە لەوەی لە تەبەول ئەن التەبەول فی الماء الراکد، ئینسان لەگەڵ ڕێز و حورمەتم بۆ جەنابتەوە بینەران میسکاتە ئاوێکی وەستاوە. ئەڵێ ئەگەر کەسێک میسکاتە ئاوی وەستاوە ئەوە ناجائیزە، بۆ چکە ئاوەکە پیسە بێ. بەڵام ئەگەر یەکێک بێت میسکاتە ناو قاپێکەوە ئەنجا بە قاپەکە میزەکە بکاتە ناو ئاوەکەوە لەوە حرام نییە، نەی لە نەکراوە، چکە پێغەمبەر صلی الله علیه و سلم نهی کردووە لە میسکردنەکە، نەک میسکردنە ناوەکە، عملی میسکردنەکە. ئەمە زۆر کارەساتە. یا بۆ نمونە ئەم مەدرسەیە پێمان ئەڵێ ئەگەر پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەفەرمێ بیکردواتە ئافرەتێکە کچ بێ، ئیزنی لێ وەرەگری بۆ ئەوەی کە شووەکە ڕازیە بۆ کوڕکاتۆتە خوازبێنی یاننا. ئەمە ئەڵێ ئەگەر پرسیارێ لێ کرد لە کچەکە پرسی وتی شووی پێەکە ئەگەر بێدەنگ بوو ئەوە یعنی ڕازی بووە، بەس ئەگەر وتی ڕازیم ئەوە ینی ڕازی نەبووە، کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ سکوتوها وئیذنها صیماتوها، یاخۆ سکوتوها ئیزندانەکەی کچەکە بۆی ڕازی بێ بە کوڕەکەوێ کە بێدەنگ بێ. هەر قسەی کرد یعنی ڕازی نەبووە، ئەگەر بژ لێ ڕازی تەنانەت ئیقرارشی پێ بکە. ئەمە کارەساتە. دەیان حاڵەتی ئەوامان هەیە. مەدرسەیەکی ترمان هەیە معتەدیلە، مامەڵاکە لەگەڵ مەقاسیدی شەریعە ڕەبتێکە لەگەڵ چیە؟ لەگەڵ دەقەکانە. بۆیە ئیبن القەیم بەڕەحمەت بێ یاخوا قسەیەکی زوتێکی زۆر جوانیە، ئەفەرمێ شەریعەتی ئیسلامی حکمەتە هەمووی، عەدلە هەمووی، نەفعە هەمووی، بە قازانجی ئوممەت و تاکەکانە، تەنانەت بە قازانجی ناموسڵمانەکانیشە. بۆیە هەر کاتێک بینیمان دەخێکی ئیسلامیان هێنا لێکدانەوەیان بۆ کرد، لای کرد لە عەدل بۆ زوڵم، باشە لە فەوزا لە حکمت بۆ فەوزا، لە دادگەری بۆ زوڵم وستەم، ئەڵێ لە ئیسلام نییە. ئەمە پێمان ئەڵێ کە ئێمە ئەم دینە هاتووە بۆی سوود و کەڵک و قازانج
بە خەڵکی بگەێنێ گونجاوە خی پەروەردگار نردوێتی گونجاوە بۆ هەموو سەردەمێک بۆ هەموو زەمنێ بۆ هەموو شوێنێک لە سەردەمێکە تەفسیراتێکراوە بۆ هەندێ دەق کە ئەمە کولتورە ئێمە ڕێز لە کولتوری خۆمانەگرین لە ڕابردووە کە تەفسیرەکانیان نووسیوە و هەروەها فقیان نووسیوە لێکدانەوەی جوان و پرسەرنجیان بۆ سەردەمە لەوانەیە لەم سەردەمە پێویست بۆ بکە کە هەندێک گۆڕانکاری بکەین وەکو چۆن هەندێک لە زانایان ئێستا مامەڵەیان لەگەڵ حەدیثی ئەحادە بە شێوەیە بووە ڕەنگە لە ئایندەیە مامەڵیان لەگەڵ حەدیثی ئەحادە بۆ لە بواری مەعاملات و ئەو جۆرەشتانە بە شێوازێکی تر بێ لێکدانەوەیان بۆ هەندێک دەقی دینی لە سەردەمی خۆیان لێکدانەوە کراوە بۆ دەقێکی دینی بە چەند شێوەیەک زانایان بە شێوازێکیان بەلاوە پەسەند بووە شێوازەکانی تر ئێمال کراوە ڕەنگە لە سەردەمێکە ئەم شێوازانەی تر بۆ نمونە پەسەند بێ گرنگ پاراستنی مەقسەدی خۆی پەروەردگارە پاراستنی مەقسەدی خۆی پەروەردگارە کە ئەویش مەسلحەتی ئینسانە مەسلحەت لەگەڵ مەقسەدی خۆی پەروەردگار لەگەڵ مەسلحەتی بەشەری هەردووکی یەکشتە نسبەت بە خۆی پەروەردگار مەقسەدە نسبەت بە ئینسانەکان مەسلحەتە وەکو دکتۆر مستەفا زەڵمی بەڕەحمەت بێ ئاماژەی پێکە بۆیە ئێمە هیوامان وایە کە بتوانین هەموو لایەک لەسەر ئاستی تاک طبعاً جەناب ئاماژە بۆ کرد ئایا ئەکرێ 100 ساڵ بێت ممکنە 100 ساڵ بێ خۆمە لە دەست ئێمەیان نییە ئەمە خۆی پەروەردگار ڕێکیەخا لە مودەی ئەو 100 ساڵەیە ئەم تەجدیدە بێت ئەم نوێبوونەوەی ببێت هەرواش ئەخوازێ خەڵکانێکی بەتوانە بە هەیبەت لە بواری عین و زانست و زانیاریە دێن لە بواری فەرمودە ناسیە بۆ نمونە خەڵکانێکن کەس تەجدید و نوێبوونەوەیان کردووە لە بواری تەفسیر و لێکدانەوەی دەقە قورئانیەکانە لە بواری فقه ئێمە پێویست نیە ینی هەمیشە چامان لە تەقلید بێ لە ڕابردووە چۆن بووە مەسەلەن ئێمەش ئەوە پابەند بین پێویستە مەسەلەن بشکرینەوە بە ڕوویەوانەیە کە زۆر ڕاستە ثەوابیت پارێزراو بێ عەقیدە و جۆری عیباداتمان پارێزراو بێ بەس ئالیاتی مامەڵەکردن و وتار و خیتابی دینی لە بوارەکانی ترا ئەکرێ کە ئێمە نوێبوونەوەی بەردەوام بێت پرسیارە گرنگەکە ئەمەیە لە ئێستاە پێویستمان بەم تەجدیدە هەیە تەجدید پرۆسەیەکی بەردەوامە هەموو کاتێ ئێمە پێویستیمان بە نوێبوونەوە هەیە ئەگەر نا زۆر دوهاکەوین بەڵکو دین خۆی لە خۆیان خۆی نوێکاتەوە لەگەڵ پێشکەوتنی ئینسانەکانە خۆی نوێکاتەوە ئەها ئومەتی ئیسلامی لە ڕۆژ ئاوایە لە غەربە دوانەکەوتۆ لە ڕەکبی حەزاری غەربی لەگەڵ ئێوە مامەڵاکە ئەڕێ بۆ رووسیا مامەڵاکە لە سینە کە ئەمێنیتۆ مامەڵاکە لە مەشریقی ئیسلامی و لێرەش ئێمە مامەڵاکە نەک ئەوەندەی کە ئێمە نابێ بوەستێ و چاوەڕوانی تەجدید نەکەین بەردەوام بێ لە حاڵەتی نوێبوونەوەی بین هەموو زانستەکان وایە دینش ئەبێت لەو ئاستەیە بێ خیتابی دینی کە ئەرزم کردن ئێمە لەسەر پێناسەیەک متتەفق نین هەتا ئێستا من تەسەوری خۆم وایە کە طبعا لە دەقەکانە تازەگەرایی ناکرێت نوێبوونەوە ناکرێت مە ئاستەمە فەرمودەی پێغەمبەری خۆی صلی الله علیه و سلم ئاوای فەرمووە فەرمودەی خۆی پەروەردگارە بۆ شێوازەی فەرمووە بەس تێگەیشتن لە فەرمودەکە بەس کاتێک هەمووان لە بوارێکە ئەێنی ئەیاندەیە لە یەک شتێکی نوێی لێ دەرێنی نورێکی نوێی لێ دەرێنی بۆی ڕێگەمان بۆ ڕۆشن کاتەوە ئەمە جیاوازە لە بوارەکەی تر لە مەجای معاملات و لە مەجای خیتاب و لە مەجای ئامرازی گەیاندنی دین و لە مەجای حیوار و توێژینی و ئەمانەیە ئەبێ لە تەجدیدی بەردەواما بین ئەگەر نەکرا چی ئەگەر نەکرا جۆرێک لە تەزەموتمان بۆ ڕوئەدا ئەگەر نەکرا دوعەکەوین ئەگەر نەکرا وەکو ئێستەمان لێ دێکە بەربوونەتە گیانی یەکتری ئەگەر نەکرا شەڕ و شۆر یەخەمان بەرنادات ئەگەر نەکرا دوژمنان و ناحەزان زاڵە برم لە سەرمانە وەکو ئێستا کە بە سەرمانە ئەیەندێت ئەگەر نوێبوونەوە نەبێ حەماس نەیەتوانی مقاومەتیانی ئیسرائیلی بکات ئەگەر بە هەمان چەک و کەرەستە و بەرد و چقۆ و نەکەی 30 ساڵ لەمە پێش کلاشینکۆفە شڕەکەی 30 ساڵ لەمە پێش شەڕی بکردایە حەماس ئێستا دەرەقەتی ئیسرائیل ناهە بەڵام ئێستا خۆی نوێ کردوتەوە هیممەت هەیە عزت هەیە غیرەت هەیە ئەمە هەل لە بواری ئەسکەریانە لە هەموو بوارەکانی ترایە لە بواری ئەلکترۆنیاتە لە بواری تەکنۆلۆژیایە لە بواری زانستی کۆمەڵاتی و کۆمەڵناسیایە لە بوارەکانی پزیشکایە لە بواری خۆ ئامادەکردایە لە بوارە حەزاریەکەیە لە بوارە کۆمەڵاتیەکەیە لە هەموو بوارەکانە ئێمە بانگەشەمان بۆ ئەوەیە کە پێویستیمان بە نوێبوونەوە نوێکردنەوە هەیە و ئەمە مەطلبێکی دینیە و ئەمە داوای پێغەمبەری خوایە صلی الله علیه وسلم و قورئان تەشجیعی ئەم حاڵەتەمانەکە ئێستەی موسڵمانان
خطابی دینی جیاوازە لە 100 ساڵ لەمە پێش 100 ساڵ لەمە پێش جیاواز بۆ لە 200 ساڵ لەمە پێش ئیمامی شافعی فتوایەکی بۆ لە دواییە فتواکە گۆڕاوە بۆیە زانایان متفقن لەسەر ئەوەی کە فتوا ئەگۆڕێ بە 4 مەرحەڵەکە ئیمامی بە 4 شتە گۆڕێ ئیمامی کە یوسف قەرداوی یادی خۆی گەورە بیپارێزێ ئەو دەمان بوێنێکە بە دەق قۆناغەوە ئەڵێ زەمان لەگەڵ مەکان لەگەڵ ئەشخاص لەگەڵ ئەحوال بەم چوارشێوەی ئەگۆڕێ ئەگەر ئەمە خۆی هەر گۆڕینی فتووە بەپێی زەمن و مەکان و ئەشخاص و ئەحوال ئەو خۆی بۆ خۆی تعبیر لە تجديدك إمام الشافعي قولي قديم وقولي جديد أما التعبير لا تجديد نيوبونواك إما بيستيمان با نيوبونوي بردوام هي واجتهادي نوي بردوام هي لسر آستي أشخاص به يا مؤسسات به لصلاة داركي نيت باك به ياخد دزقاي تايبد من به ياخد دامزداوي زانستي هاوشرخ به كدور نية لأين ديالم أمتي الإسلامية هندي دزقاو هندي قناوندي هاوشرخ تايبد دابن به بۆ بایەخدان بە ئیجتیهادی نوێ و بە نوێبوونەوەی خیتابی دینی و فەهم و تێگەشتنی دینی خواستەکە مامۆستای بەڕێز بۆچی لە هەموو ئەو دیانانەی کە هەیە مەسەلەن مەسیحیەت یەهودیەت زیاتر بە ئاراستەی مسلمانان و ئاینی ئیسلام هەیە تەجدید و نوێبوونەوە بۆچی بە ئاراستەی ئەدیانەکانی تر ئەم خواستە نییە داواکاریە خۆی تەنها بە ئاراستە تەنها تەجدید نییە کە ئاراستی ئاینی ئیسلامەکرێ ئێستا ئەگەر بڕوانین بۆ ئەلمانیەت کەسە بینی ڕخنە لە یەهودی بگرێ یاخود لە مەسیحی بگرێت لە کۆمەڵگەی کوردەواری خۆمانە کە خەڵکێکی تایە ئەلمانیا کەواتە ئەلمانیا لێرە تەنها ڕخنەگرتنە لە ئیسلام و دەقەکانی ئیسلام یەکەم معلوماتیان نییە سەبارەت بە ئەدیانی تر معلوماتیان نییە دووهەم ئەوەی کە ئەوان مامەڵیان لەگەڵا کردووە زیاتر ئیسلامە سێم ئەوان پیان وایە کە یەهودیەت و کە مەسیحیەت و ئاینەکانی تر لە پێش ئیسلامەوەن لە ڕووی تەکنۆلۆژیا و لە ڕووی حەزاری و لە ڕووی پێشکەوتنی ژیان و مامەڵە ئینسانیەکان و کۆمەڵایەتی و ئەو بوارانە ئەمان پیان وایە بەس لە ڕاستیەکایە ئەوەیە کە ئەوانە مفەڕەق کراونەتەوە لە دین یعنی ئادی شتێکم پێ بڵێ لە یەهودیەتە حرام بێ هیچ شتێک نی حرام بێ سنوورەکانی تر هیچ شتێکی نییە یعنی چیت ئەوێ بیکە چیت ئەوێ تۆ ئافرەتێکە وەزیری خارجی کیا قەوارەی زایۆنیستیە ئەڵێ هەرچی میستووە کردومە لە پێناوی ئیسرائیل لە لەشفرۆشیش لەگەڵ سەرکردە عەرەبەکان ئەمە خۆی اعترافەکە لەسەر شاشەی تەلەڤیزیۆنی لە ئیسلامە ئەمە حرامە لە ئیسلامە من لە دەستانی شەرەفە ئەمە ڕێگە پێنەدراوە ئەمە بکە بە قیاس بۆ هەموو شتەکانی تر لە مەسیحیەتە چیت ئەوێ حەڵاڵ و هەرچی حەڵاڵ حرامی حەلال کراوە هیچ شتێک نییە کەەوە ڕێگەی پێ نەدرابێ ئەلە دین پەیوەندی نێوان خۆت و خوایە مەسیحیەتیان کردووە الحب بەس بریتێ لە خۆشەویستێکە تەفرێق کراوە لە هەموو ناوەخنێکی ڕەنگەشتی باشی تیا بوو بێ کە خۆیان لە ئینجیلی شەهابێ شت گەلێکی باش بەس ئەوان خۆیان تەفرێقیان کردووە ئەوان هاتوون ئەوەی لە تەورات ئەوەی کە خۆیان بەلایەنەوە چاکە یاخود لە ئینجیل ئەوە برەوی پێدەن هەندێک جانبی عاتیفی بۆ خەڵکی خوێندنەوە بەڵام جانبەکانی تریان ئیهمال کردووە لەبەرەوە تەجدید لە مەسیحیەت تا چۆنەکەی و مارتن لۆتەر و ئەوانە هاتن و کردیان و تەفریقیان کرد لە هەموو محتەواکەی خۆی و هیچ شتێکیان بەسەر هیچ احتیقاد بێ یاخود عیبادات بێ نەماوە و کۆتایی پێهاتووە ئەوەی کە بەڕێگری ئەزان ئەوەی کە ئەمڕۆ محتەوای ماوە بریتێ لە ئاینی پیرۆزی ئیسلام ئەوەی کە اعتیقادە لە ئیسلامە هەیە عیباداتە لە ئیسلامە هەیە پابندبوونە بە لە ئیسلامە هەیە ئیسلام خەریکی سراعەکەیە ئیسلام خەریکی ڕوبەڕووبوونەوەکەیە ئەمەش ئێمە پێمان وایە بۆ ئەوەی لەگەڵ ڕەکبی حەزاریا بڕین پێویستمان بە نوێبوونەوە هەیە نەک لەسەر داواکاری ئەوان بەڵکو دینەکەمان وە ئەخوازێت کە بەردەوام لە نوێبوونەوە زۆر باشە ئەرکی شوێن کەوتوانی ئەم دینە چیە ئەرکی ئێمە چیە وەکو موسڵمان لە بابەتێکی یاوەها گرنگ و هەستیاردا ئەم دینە خۆی داینەمۆی خۆیەتی ئەگەر بە پێوەرە مادیەکان بواە ئاینی پیرۆزی ئیسلام لە ساڵی هەشتاکان وەکو بانگەشیانە کرد ئەویان نەمایە بەڵام سەحوەی ئیسلامی هاتووە بە هەموو کەم و کوڕیەکان شۆکەبریەتی ئەم ئیسلامی زیندوو ڕاگرتووە ئەم دینە دینی خوایە خوای پەروەردگار خۆی ڕای ئەگرێ و ئەیپارێزێ بە شەریەت هەر هەموو پێویستیان بەم ئاینە هەیە ئەرکی ئێمە ئەوەیە کە نمونەیەکی جوانی دینی پێشکەشکەین ئەرکی ئێمە ئەوەیە کە محەممەد صلی الله عليه وسلم بناسیێنین وەکو ئەوەی هەیە
بە خەڵکی کە بەڕەحم بووە بە سۆز و بە بەزەیی بووە دژ بە کوشت و کوشتار بووە ڕێق و بەندایەتی و کەنیزەکچێتی ئەو جۆرەشتانەی نەهێشتووە محەممەد صلى الله عليه وسلم نەهێشتووە خەڵکی برسی بێ خۆی ماندوو کردووە بۆ ئەوی کە خەڵکی بەحەوێنێتەوە پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم هەموو تەکانی گەوهرن بۆ ئینسانیەت و بۆ بەشەریەت بە هەتیوی لەدایک بووە ئازاری هەتیوێتی چەشتووە بۆیە ئەکرێ ناساندنی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە ئێمەوە جۆرێک لە نوێبوونەوەی تیا بکەین بۆ خەڵکی لە غەرب کە بە شێوازێکی تر ناسێنداوە بەداخەوە خەڵکێکی تری مسلمانش هەیە شێوازێکی ناجوان بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پێشکەشەکە هەندێک دەق هەیە لە هەندێک کاتی دیاریکراوە کە فەرمیەتی کەسێک لە ئەوروپا شمشێری بەرزکاتەوە بڵێ باسی شمشێر و شمشێربازی و کوشت و کوشتار و ئەو جۆرەشتانە بکە بۆ کارێکی ناپەسەندە ئەو قورئانەکەی خوای پەروەردگارە وا پێشکەشی بکەین کە لە بەرژەوەندی هەموو ئینسانەکانە یاساکانی قورئان بەشی هەرە زۆری بۆ هەموو مسلمانەکان بۆ هەموو ئینسانەکانە خوای گەورە کە ئەفەرمێ لا ولا يحيق المكر السيء إلا بأهله كفرت في الصري خاونەکەی خۆی خوا بۆ هەموو ئینسانەکانە خوای گەورە لە قورئانە فەرمێ ليس بأمانيكم ولا أماني أهل الكتاب من يعمل سوءا يجزى به مسلمان بێنا مسلمان بێ هەرچیە کارێکی خراپە بکە پاداشتەکەی وەرەگرێتەوە ئیلا سزاکەی وەرەگرێتەوە پێچانە شۆ کارێکی چاکە حتمما پاداشتەکەی وەرەگرێتەوە ئەرکی سەرشانی ئێمە هەوڵدانە بۆ نوێبوونەوەیکی جوان پەسەند کە دژ نەبێ لەگەڵ دەقەدینیەکانە دەقەدینیەکانش دژ نییە لەگەڵ بەرژەوەندی ئینسانەکانە ئەوە تێگەیشتنی ئێمەیە کە ڕەنگە دەقەکان بە بوارێکی چەوتیا بەرێ وا بکاکە لە بەرژەوەندی ئینسانەکان جێبەجێ نەبێ وەکو ئەوەی کە هەیە تێگەیشتن دەقەکان بە شێوازێکی سەردەمیانە بخوێنێتەوانێ دا ئەبەنزێنرێت لەو واقعەیە و ئەکرێت نوێبوونەوەی جوان و بەرجەستەی تیا بکەین و ئەو دینە ببێتە مەشخەڵێک لە ڕووناکی بۆ ڕوونکردنەوەی ڕێگەی بەشەریەت بە شوێکی گشتی زۆر بەڕێز مامۆستا یاسین حەسەن بانخواست کە ئەڵقەیەم جارەدا میوانی بەرنامەکەمان بووی سپاس بۆ ئەو تەشیرینەکانت بۆ زانیاریەکانت مەمنون سپاس بۆ بینەرە بەڕێز و خۆشەویستەکان هیوادارم کە سوودتان لە زانیاریەکانی نێو ئەڵقەیەم جارەی بەرنامەکەتان بەرنامەی دین و دنیا وەرگرتە بێ تاڵقێکی تر پێتانەگەینەوە مولایەتان بەخوای گەورە و مەزنە سپێری شاد و سەرکەوتوو بن خۆتان لەگەڵ زۆر سپاس مامۆستای بەڕێز